خەڵک چاوەڕێی ململانەکەیە کرد چەند ئێمە ئەتوانین بەرگەم بگرین بۆی کە تۆزێ دیپاکتۆیە پسێپێرن دەڕۆژ بتوانین ململانە بکەین بە دڵنیاییەوە دنیا بە جۆرێکتر مامەڵێ لەگەڵ ئێماکردین نەمانەتوانی سەربەخۆ بین بەڵام تووشی ڕسوایی نەتەوەی نابووین تووشی شکستی سەربازی نابووین و ئێمە ئەمانتوانی کاتە زانیمان سەربەخۆ ناتوانین سەربەخۆ بین ئەمانتوانی بە یارمەتی ئەمریکەکان ڕێکەوین لەگەڵ عێراقەکانە و بێینەوە دۆخەکە بژێڕینەوە پێش چواردەی ساڵی 2014 بە هەندێ تەنازولاتەوە و تووشیەوە نەبین ئێمە قەدەرمان ئەوە نەبوو کە تووشی ئەوە بووین یان سەرکەوتنی ڕێفراندۆمیا ئەو ڕسوایی تووشمان بوو ڕێگای سێم هەبوو ناکۆکی ناوخۆیی نەیهێش ئێمە ڕێگای سێم هەڵبژێرین ئێمە ئەمان نەمانەتوانی سەربەخۆ بین بەزمە ئەمانتوانی هەندێ هەنگاو نزیک ببینەوە و کەرامەت و حیسەتی نەتەوەکەی خۆشمان پارێزراو بێت زۆر سپاس بە دڵنیایەوە پاش 2 ساڵ لە ڕێفراندۆم پاش 2 ساڵ لە ڕێفراندۆم پێویستمان بە پێداچینەوەیەک هەیە بۆ ئەم ڕووداوە گرنگە لە مێژووی خۆمانە بەڵام لە هەمان کاتە پێویستمان بە تێڕوانینێکی ڕەخنەگرانەیە ئێمە نازانین لە ئایندەیە جارێشکە هەنا ئەمینەوە بۆ ڕێفراندۆم یاننا بەڵام ئەگەر ئێمە ئومێدی ئەومان هەبێت ئەم ئەزمونە دووبارە بێتەوە ئەبێت ئێمە کەم و کوڕەکانی خۆمان پێش 2 ساڵ هەمووی بزانین بۆ ئەو جارێشکە دووبارەی نەکەینەوە من بەو جۆرە سەیری ئەم پرۆسەیەکەم پاش 2 ساڵ لە هەڵسەنگاندنێک پێم وایە ئەبێت دوور بێت لە عاتیفە و بە شێوەیەک هەڵسەنگاندنی بۆ بکەین کە بگوزێت لەگەڵ واقعی ئەمەڕۆ پێم وایە چەند مەسەلەیەک ئەگرێتەوە یەکێکیان ئیدارەی ڕێفراندۆم ئیدارەیەکی زۆر خراپ بوو دووەمیان کاتەکەی زۆر خراپ بوو یان ئێمە لە هەڵبژاردننی کاتەکەیە کاتێکی زۆر خراپمان هەڵبژار ئەکرا کاتێکی باشتر نازانەوە کاتەکەیە دیاری بکەین ڕەنگە ئەو کاتە باشتر بووە ئەنجامەکەی ڕێفراندۆم لە ڕۆی ڕەوایەتی دستوریەتی وەکو ماف ئەو مەسەلە باس کراوە من زۆر لەسەری ناوەستێن بەڵام ئێمە لە وڵاتێک دەژین پێ دەڵێن عێراقێکی فێدرالی دستوری یان یەکگرتنێکی ئارەزومەندانەی دستوری ئێمە باسی عێراق دەکەین جارێ باسی دەوڵەتێک ناکەین ئەو قسە و باسانە لەسەر دروستکردنی دەوڵەتێکی کوردستانی خۆ هەمووشمان دەزانین مافی هەموو گەلەکە دەوڵەتی سەر بخۆی خۆی هەبیتن بەڵام باسی ئەومان نەکردووە ئێمە لە عێراق باسی دەوڵەتێکی دستوری یەکگرتووی عێراق دەکەین لەوەدا گرفتمان هەیە ڕاستە دوستی زۆرمان لە دنیا هەنە بەڵام وەڵڵی ئەو دوستی زۆرەی لە دنیادا خەمخۆری ئەوە نینە تو لە کوردستان ببی بە دەوڵەت خەمخۆری ئەوەنە بەرژەوەندەکانی خۆ چۆن داوین بکەن ئەو ئەمریکای کە بە دوستی خۆمان دەزانین ئەو بەریتانیا کە بە دوستی خۆمان دەزانین چاویان لە نەوتی کەرکووکە بەڵام چاویان لە خەڵکی کەرکووک نییە ئەوە ڕەخنەیە کە ڕاستەوخۆ لەوانەمان کردووە و دەبێ بیکەین بڕیاری ئێمە لە دەستی ئێمەدایە و ئەو ڕێبازەی خەڵکی کوردستان گرتیە بەر ڕێبازی هەرە تەندروست هەر ڕاست ئەمە بوو بەڕاستی کۆمەڵی هەڵەی زەق هەبوو لە ڕێفراندۆمە باش ڕێفراندۆم کرا وەزعی نێوخۆمان چاک بوو پەرلەمان داخرا بوو دوو هێزی سەرەکی لای کەم جیاواز من لە ڕاو بۆ چوون و ئەوەدا بۆوانش بە یەک کۆبوون یەکڕێی بوون نەکرد ئەگەر یەکڕێی بوون و زەمینە سازیان بۆی پرۆ بەتابەت یەکێتی و پارتی ئەی بۆ دوای 16 ئۆکتۆبەر ئەم بۆ هێت خاین وەویش بۆ هێت تاکڕەوە بۆ معنایەوە زەمینە سازی بۆ نەکراوە